ئای سلامت بی کچم والله دەمێکە پێرەکەنیەوە من زیاتر بە پێکەنی دێنم چیا حەسوودی پێدەبێ ڕۆڵە من ئەوام بۆ تەنجێڕایە بەڵام کە گەورە بووم گۆڕام هەر ئاوان نەمامەوە نیگەران مەبە پورە مەلیحە بێگومان کچەکەم هەروایە ئەگەر نە ئەزەل تۆی نەدەهێنا بۆ ئێرە زۆری بەسەر چووە ئەو کاتێ ئەزەل کچێکی تری هێنا بۆ ئێرە من دەچم چایەکە تازە دەکەمەوە ناتوێ یارمەتیم بدەی؟ بێگومان چۆن بووم لەگەڵیان زۆر قسەم کرد؟ خۆناڵێن بێدەنگ بە بۆ ئاگدارت نەکردمەوە بۆ ئاگدارت کەمەوە یەکەم جارە خێزانەکەم ببینم ئەوەندە پێ بکەن ها یعنی نیشانەیەکی باش بوو من کەوتە بەردڵم مەلیحە لە ناخەوە پاک دیارە جارێ بۆستە نایناسین بڕیار مەدە بەڵام خۆت گۆش ئەوەندەی لەگەڵی پێ بکەنی هیچ باسی ئەو کچەی بۆ تۆ کردووە؟ نا دیارە بۆ خۆی تازە قسەی لەگەڵ کردووە مامۆم تەس ڕاستەکەت پێ بڵێ یەکتریان خۆش دەوێ چی؟ یەکتریان خۆش دەوێ و تەواو باش ئەوان دەزانن من ئەوەی تۆم چی من؟ چی من دەبیڵێ؟ ئەزەل فەرموو دایکە ئەزەل کوڕم تۆ بڕۆ دانیشە من لەگەڵ خات و بادە تێی دەکەین باشە لێرەوە دایکە خستە سەر؟ بەڵێ پێش چەند ساڵێک کچێکی تر هەبوو ئەو لە شوێنەکەی تو دادەنیشت بەڕاستی؟ خانمێکی ئاوا ڕێک دیار بوو قسە خۆش و ڕێک دیار بوو جوان بەڵام ناخی پیس بوو چی کرد؟ یەکەم جار چوە ناو دڵی کوڕەکەمەوە دواتر ناو ماڵەکەمان و خێزانەکەمان ئێمەش بێ ئەوەی هەستی پێ بکەین هەمومانی تەفرەت و ناکرد نەمانزانی ئۆی بەڵام هەموو جارێ ئاوا دەرناچێ نا ئەمە یەکەم جار بەسەر مرۆڤ دێ کارە ساتیاوە یەک جار لە ژیاندا بەسەر مرۆڤ دێ دوم جار مرۆڤ هەڵ ناخەڵەت ئێمە جارێکی ترە و کچە دەناسین بەڕای من ئەو شتانە لایەنێکی باشیشی هەیە چونکە لایەنە خراپەکە دەڕوا واتە مەبەستی من دەمەوێ بڵێم ئیتر لەمە دواشتی باش ڕوو دەدات واتە ئەوەی لەمە دوانی گەرانتان ناکە من کەسێکی تر بووم ئەمە یەکێکی ترە یانی ویستم ئەمە بڵێم ئاوایە؟ ئاوایە تەنها کەمێک کاتمان پێ بدەن گەر ئاوا بڵێ گەرەوایەنێک سەنکە دوو جاران چوار ئافرین ئافرین دەی بەردەوام بە تەواو بەردەوام بە ڕاستە زۆر گریاین
لە مۆدۆ پێ دەکەنین؟ باڵێ باوکە. مەلێحەکەم نەخۆشە. نەخۆشی خەمەکانیەتی. چاک دەبێتەوە. مەمەد ڕۆیشت عومەر. باوکە. تۆ ئەو بابەتە داخستووە نییە؟ تۆ ئیتر کوڕی منی. من هەمیشە بەردەوام کوڕی تۆ بوومە باوکە گیان. ئیتر لەسەرم سفرەیە هیچ قاپێک کەم نابێتەوە وانە؟ کەم نابێتەوە باوکە. دەستەکانت خۆش بێ کچەکەم. هیچم نەکردو پورە مەریحە. دەبێت قاپێکی تریش لەسەرم سفرەیە زیاد بکەینا؟ باوکە. دەستت خۆش. وەرە دایجان. ئەزەل لێ دەوڕاکە. چی دوت؟ لێدە و ڕاکە؟ قاوەخانەیەکە باوکە. من ئێستا کار دەکەم. بەڕاستی؟ ئەو ناو عەندیکەیە چییە لێدە و ڕاکە؟ ئێستا دێمەوە. خاڵۆ خوارزە ئەم شەو یاریێکی ئاوا لە شوێنی خۆی ڕوویدا هەرمە پرسە. ئیتر دێنە ناو گۆڕپانەکە؟ دێین تۆ بەیانی زووەرە لە خوارزە بە خێراتی بۆ ژیانی نوێت. جان چۆنە؟ بەبێ من زۆر دڵخۆشە. جان بەبێ تۆ زۆر دڵخۆشە یان ئەزەل؟ خەمن نەبێ ئەیشان. جان دەگەڕێنینەوە هەموو شتێکیش باش دەبیتر. ئەو ماکو پیسایە چێ بەسەرتەوە؟ چی بووە؟ کەنعام بینەت پێ دروست دەکا؟ جەنگی زەتای. نا ئێستا بەتەمای لەگەڵ ئەیشان بچین پاڵکەوین. چی بووە؟ ئەیشان ناتەوە ماڵێ؟ سڵاوی منی پێ بگەێنە. هەموو شتێک لە جێە؟ تەلەڤیزیۆن پێکە؟ چی؟ پێکە. کام کەناڵ؟ جیاوازی نییە. دوێنێ شەو پیاوی کاری یوسفەی لەناو تۆمبێلەکە لە نزیک شوێنی حانەوەکەی لە ناوچەی ساری بە کوژراوی دۆزرایەوە. دوای لێکۆڵینەوەی دادی لە ڕووداوەکەی یوسفەیر کە بەهۆی 11 گولەوە کوژراوە ئیمڕۆ بە خاک دەست پێدرێ. هەروەها دوو کەسی تریش لەگەڵ یوسفەیر کوژراون کە بریتین لە شوێرێک و پیاوێش تریش لەگەڵی. ئەمە چۆن ڕوویدا؟ با بڵێن ڕووداوە. ڕامیز؟ ڕامیز. ئەزەل. تۆ. ئەم بەڵگانە دەسەلمێنن کە یوسفەیر بەیانی وەرە لای من. چەندین کاری ترینە یاسایی. بۆچی؟ ژیانت دەگۆڕم.
نابێ دەچم وەکو پیا و پێ دەڵێم چۆن تۆم بە زمان فریودا خاڵۆ جواب فریو دەدەم عەلی دواشت کە منت پێڵ خەڵەتان دەمت بوو باشە بە تەواوی پێم بڵێ من بەکوێم تۆم فریودا متمانەت بە خۆت پەیدا کردو خێرە لەکوێ هاتووە تۆ باشە دەزانی کە لەکوێوە هاتووە زانیاری زیاتر لە ڕووداوی کوشتنەکە ئەو شتانە لە ناو ئۆتۆمبیلی یوسف ئەیر دۆزرانەوەتەوە وەکو بۆمب کەوتنە بەرگوێکانەوە پێ ئەوکاری یوسف ئەیر دوێنێ شەو لە دەوروبەری سعات 12 لە ناوچەی دارستاندا ئاوا دۆزرایەوە ئەو ئۆتۆمبیلە یوسف لە ناویدا کوژراوە پڕ بووە لە بەڵگەی نایاسایی کە بۆ هەتایە تووشی زیندانی دەکرد دوێنە شەو نەخشەکان هەمووی گۆڕان ئەوانەی تا ئەمڕۆ دەرگای لێ نەدەکردینەوە ئیتر لە دەرگای ئێمە دەدەن ئەم کارە چۆن بەیەک ڕۆژ بوو بەیەک ڕۆژ نەبووە ساڵانێکە لەگەڵ خەڵۆ لە دەرگەکانە دەین لێرە بە دواوە ئیتر پەڵبشتی ئێمە دەکەن چی دەگۆڕێ ئەم هەفتەیە گروپەکە کۆ دەبنەوە نازیب کوشانەوەی خۆ ڕادەگەێنێ خاڵۆ دەبێتە سەرۆک ئیتر خۆمان ناشارینەوە دەتوانم بە ئارەزوی خۆم چمە دەرێ وەکو کچی ڕامیز قەرەیسکی یعنی لەمە دووە لە ناوەڕاستی جادە خودمان ناکەنەوە ئەگەر بیانە هەر شێ بکەن حسابی ئەوەش دەکەن کە ئێمەش بەهێزین و پەڵۆشتەکانی ئێمە کاردانەوەیان دەبێت دژیان دووبارە قات و جلوبەرگەکان دەردێنین و پیاوی ڕاستەقینەکە ئامادە دەکەین بۆ ئەرکەکە پیاوە ڕاستەقینەکە چییە؟ خاڵۆ پیاوی سەرچیە پێویستە لە پشتەوە بۆستێ ڕاستپاردە دەدا و یەکێک بە ناوی ئەو لە پێشەوە دەبێت پێویستم بە کەسێکە دای بنین سیرکازەر هەمیشە ئامادەی بەڵام ئەم کارە هەمیشە بە یەکەوە ئامادەی دەکەین یەک دقە ئەو پیاوەی دایدێنێن دەبێت بچێتە ناوەڕاستی گۆڕەپانەکەەوە وانە؟ ئەگەر پێویستکات دەبێت دووبارە دەستی بەستەم کاری پیسکە دەبێت ویژدام خاتە ژێرپێی ڕاستم وتخاڵۆ بەردەوام بە برادە کەسێک کە بەبێت تاریکی ناژین لە کاتی پێویست ئەمر ڕەت ناکاتەوە کەسێک نێت تازە هات بێتە نێو ئەو دنیاوە دەبێت هەموو ژیانی لە دنیاە بەسەر بردبێت مەبەستت چێ عەلی؟ بۆ پیاوە مەبەستم ئەزەل نییە ئەو پیاوە منم ئەوانە یاریمان پێ دەکەن کەنعان باوەڕ مەکە نێوانمان دەکەنەوە لێکمان دەکەنەوە چیان بەسەر یوسف داهێنا هەماشی بەسەر ئێمەدا دێنن بانەچنە و یاریەوە ئێمە لەوان عاقڵترین فەرموو بەڕێز جەنگیز یاریان بە ئێمە کرد لە سەرەتاوە چاوت لە شوێنەکە ئێر بووانە نێوانمان دەکەنەوە لێکمان دەکەنەوە بۆ ڕاشکردنەوەی یوسف لە نێوانەکە لەگەڵ ئەزەر ڕێکەوتی و لە پشتەوەی من خیانەت کرد ئەوەی لە یوسفیان کرد هەمان کوشتنی سەرداریش پیلانی تۆ بوو تۆ مزت بۆ لای خۆت ڕاکێشە بداوایەکت لێ کرد داوت لێ کرد کەسێکت بۆ بکوژێ ناکەن ئەنەما نێوی چێت بەودا بەڵام بەناو زەرفەدا ئەو وێنەی تێدایە لەوان عاقڵترین وێنەی من زۆر تووڕە کرد جەنگیز وێنەیەکی زۆر خراپە هەڵبژاردووە لەم وێنەیە ناشیرین دەرچووم کێ چۆک دادا جەنگیز ئەو شتە بکە کە کەنعان پێیوتی جان باش ئەگاداری جان دەبی؟ جەنگیزی خۆشەویست لە پێش تۆ دان بە شتێکدا بنێم جانی کوڕەت لام گرنگ نییە شڕە تایبەتەکانی ناو خێزانەکانتان عومەر و ئەوان وەزەل و ئەوان هیچ کام لام گرنگ نییە تا کەشت کە لای من گرنگە بردنەوە ها؟ ڕێگە ئەوەیە لەبەرەوە یەکەم جار کە تۆم بینی تێگەیشتم بۆ دەزانی من بۆچی تۆم ئەو ڕۆژانە هێناوە ئەیشان نا ئەوەندەش بەمە ناچین جەنگیز من کار و ئەشق بە یەکەوە تێکەڵ ناکەم سرت بێنە خوارێ
یوسف هاو بەشێکی زۆر باش بوو لە ساڵانی 90دا. ئیتر حکوومەت وڵات لەم جۆرە پیاوانە خاوێن دەکاتەوە. ئەو پیاوی سەردەمی کۆن بوو سەرت بێنە خوارەوە ڕۆڵە. ئیتر تورکیا دەیەوێ ئەو جۆرە پیاوانە بنێژێن نەک بیان بینێ. سەردەمێکی نوێ دەست پێ دەکات. من لە ئامادەکاریەکانی ئەم سەردەمە نوێیەم. من لەو کەسانم کە چێم بوێ لەو شوێنە دایدێنێم کە بمەوێ. بۆیە من لە سەرەتای سەرەتاوە تۆم هەڵبژارد. ئێستا دەتوانی هەستێەوە. من ڕێگەم بە هەموو شتەکاندا. من ڕێگەمدا یوسف لە نێوانەکە بێتە دەرێ. ماوەی خۆی تەواو کردبوو بوو بە بارگرانی بەسەرمەوە. حەزەکانی تۆ یاریەکانی تۆ ئەم شتانە بەدڵی منن. چونکە تاکە کە لای من گرنگە. بردنەوە. تۆ تا ئێستا چی دەکەی لەسەر زەوی؟ پێدەچێ قسەکانی من نەبیست بێ. بە تۆم وت هەستەوە. علی پێشووی قسەمانە سەرەوە کردووە کاکە. منیش جاری پێشوو هەمان شتم وت براکە. بیری لێ دەکەینەوە. مەڵی خاڵە بە جددی وەری دەگرێت. دواتر تووشی بەڵایەکمان دەکرێمان چارەسەر ناکرێت. ئەگەر وتم بیری لێ دەکەمەوە بیری لێ دەکەمەوە. دواتر ئێوە جوانەتان بابەتێکی گرنگتر لەوەتان نییە بیری لێ بکەنەوە برادەرینە. ئەو جار ڕای نەکرد. دەبایە هاوسەرگیری بکەن. ئێستا تەنها شەرمین نا بەڵکو تۆفیقش حەق پشتنی هەیە. عەلی تۆ باشترین هاوڕێی تۆفیقی وانە ها؟ چی دەڵێ؟ دەتوانی سزایەکی ئاوای بدەی؟ ئەو بڕیارانەی لە شوێنی خۆیانەوە دەدرێن ئەو بڕیارانە نیت. لەبەرەوەیە کە دەڵێن بیری لێ دەکەمەوە بیری لێ دەکەم. تەفۆ چاوەڕێی تەلەفۆنە. بیکە. هەڵمەگرە. هەڵی مەگرە وەرە با بەیەکەوە بڕۆین. با بەیەکەوە ڕاکەین. ئەوە تا هاتم. بۆ خاتری تۆ هاتم ئەوە تا نەچوومە لای ئەوان هاتمە ئێرە. هەموو کەسێکم فرۆشت بۆ خاتری تۆ وازم لە هەموو شتێک هێنا. تۆفیق ئەو کاتی خیانەتم لێت کرد لە من خۆش بووی. ئێستاش هاتوومە هێشتاش لێم خۆش نابی ها؟ لێم خۆش نابی ها؟ وا دێین کاکە. تکایە لە شوێنی خۆت هەڵمەستەوە تاوەکو دێم. ئەیشان گەر بۆتی باسکەم کە چی بۆ باوەڕ ناکە ئەیشان کەنعام بانگی کردم وازانی کات شتێکم لێت دەوێ. چی دەوێ؟ ئەزەل دیسان ئەزەل ها؟ ئەزەل هاوڕەیەکی هەیە هاوڕێکی کچە. وەڵڵا چی لەبارەی ئەو بابەت تۆ دەزانی؟ بۆچی دەتەوێ بیزانی؟ چونکە کوڕەکەم بۆ ئەوان جێ ناهێڵم. ئەوانم بینی. دەیانێ کوڕەکەم ببەن و لە بیری منی بنەوە. دەتەوێ من گرنگی بدەم؟ کوڕی من بەرپرسیارەتی خۆمە. ها باشە. ئێستا دەچم بە شتێک دەکەوم. بۆچی بە منت نەگوت عەلی؟ چی؟ لە هەڵبژاردننی ئەو 3 ڕۆژە خۆت کاندید کردووە. دوای قسە دەکەین باشە؟ کەی هەموو شتێکم پێ دەڵێ عەلی؟ دوای دادگا. ئێمە زۆر ئازاردا شەرمین. بەڵام لە هەمومان زیاتر تۆفیق.
ئێمە زۆر ئازاردا. دەزانی بۆ تۆمان هێناوەتە ئێرە؟ هەمومان خستە مەترسیەوە. چەندین جار ئێمەت فرۆشت. بۆیە ئەو بڕیار دەوێت بە قسەی هەمومان بێ. دوا قسەشی منە. بەڵام هەر کەسە مافی قسەیەکی هەیە. ئازاد. ئازاد؟ لێرە لەگەڵ تۆرگە گڕانێمان دەکرد. کۆکتێلمان دەخوارد و قسەمان بۆ یەکتر دەکرد. ئەی تۆ هاوڕێی من نەبووی؟ هاوڕێت بووم. تۆ هاوڕێی من نەبووی؟ نەبوو. من باش دەزانم بێ خێزانی و بێکەسی چۆن هەستێکە شەرمین. بەڕای من تۆ خیانەتت لە خێزانەکەی خۆت کرد. هەر شتێکت بەسەر بێ شایەنتە. علی. شەمۆ. پێش هەموو کەس من تێگەیشتم تۆ چی. وانە کچێ؟ تۆ بووی بە فرۆشیاری ئێمە. وانە؟ بڵێ وایە یان نا؟ وایە. وام. تۆ ئەو مرۆڤە سپڵەیە کە ئەو کوڕە خۆشی دەویستی؟ ئەو کوڕە فریشتەیە. وێڕای ئەوەش هەستای خیانەتت لەوە و لە هەمووشمان کرد. وانی؟ وایە. ئەو پیاوە بەڕاستی تۆی بە عاشقی خۆی زانی. دەیکەواتە ئێستا پێی بڵێ. پێی بڵێ لە جێ عەشق من پیسایی دڵی تۆ بووم. بڵێ. ئێستا ڕاستەکەی پێ دەڵێ یان نا؟ دەی ڕاستەکە بە براکەم بڵێ. بڵێ. تۆفیق، من شایانی تۆ نیم. بەس نییە. تۆفیق من. بڵێ. تەواو عەلی بەسە. بەس نییە. ئەو شنە پیسەت چۆتە خوێنی براکەمەوە. بەس نییە. دەبێ ڕاستەکە بڵێ. بڵێ. کاک علی. داوای بەزایی لە من مەکە. ئێستا تەفۆ داوای بەزایی لێ دەکا. پێی بدە. تۆ دەتوانی بەزایی خۆت بە تەفۆ ببەخشی. بەوەی واسی لێبێنی. بەوەی ئازادی بکەی. دەبێ وا بیڵێ کە ئەو لە بیرت بکە. بیڵێ. بیڵێ. تەواو. تەواو. تۆفیق. من درم لەگەڵت کرد. هەمووی یاری بوو. هەمووی پیلان و ساختە بوو. هەرچێکم پێوت بێ هەمووی درۆ بوو. تۆفیق، من هیچ تۆم خۆش نەویستوە. دڵت داکەوت؟ دڵت داکەوت؟ ئێستا لەبەرەی تۆ بڕیارێک دەدەین. دەزانی ئەمانە چێوانە؟
کارێکی ڕاستمان کرد ڕۆژی هەڵبژاردن نزیکە دەتوانێ هەموو کاتەوە بڕیار بدەی ئەزەل نازانم کاکە من دەیدە بڕیاری لەوە خراپتر دەدەم دواتر دەسمەوە ماڵێ بە ئاسوودەیی دەخەوم علی بادە لەکوێی بێن بۆلات هیچ تەنها حەزم کرد ببینم زۆر باشە کەوایە ڕاکە بادا ئۆی ساڵ تەمام 25 ساڵ کۆلێژ هونەرە جوانەکان بەشی پێکرداشی لە باڕەکەی ئەزەردا وەکو پێشکەشکاری خواردنەوەکان کار دەکات یانی هیچ کەسێک نییە یەکێکە لە مرۆڤ ئاساییەکان تۆ ناتوانێت ئەزەل لە بیر من بێتەوە جەنگیز ناو نیشانێک شتێکی هەیە چی لەمانە دەکەی بۆ گەڕانەوەی جانتە یاخود بۆ گەڕانەوەی ئەزەل بۆ دەرێ تۆفیق بۆ دەرێ بڕۆ بڕادەی لێ بوەسڵە درۆم کرد بە درۆوتم تۆم خۆش ناوێت زیاترستان درۆم کرد من تۆم زۆر خۆش دەوێت تۆفیق تۆ مەیکە تۆ من مەکوژە چونکە لەبەر من نا لەبەر خۆت چونکە تۆ ناتوانی بژی ئەگەر من بکوژی وەکەوە وایە خۆت کوشت بێ لەبەرەوە تۆ مەیکە تۆ مەیکە لی گەرە من خۆم بیکەم بێنە بێنە سوێن دەخۆم بۆ خۆم دەیکەم بێنە دەیکەم بێنە تۆفیق 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 پێت نەکرا دیسان پێت نەکرا تەفۆکەی من ئاوا بڕیاریاندا نەتکوژن بتهێڵنەوە هیچی تر نەیەوە لامان تۆ وات لێکردن وانیە تۆ وانت ڕازی کردووە دیسان خۆت خستە ناوە ڕاستەوە وانیە تۆ ڕازیت کردن نەخێر قارەمانەکەی من نەموت هەمویان ماوەیان پێدای ئەژەل وتی بانەی کوژی لەبەر خاتری تەفۆ ئازاد وتی بانەی کوژی عەلی وتی بانەی کوژی بەڵام من وتم هەمی کوژی
نەخێر تەنها بێن من وتم بابی کوژی گەر یەک قسەی تر بکەی ئەوەی وتومە دەیکەم تەواو تەفۆ تەواو شێرەکەی من دەستت خۆش بێ ئێ خواحافیز بۆچی خۆت پاڵاوتووە کاتێ دوو کەس بڕیارێکی لەو شوێ دەدەن پێویستە پرس بە یەکتری بکەن عەلی من لەو شوێنانە ناوەستم من پشت لەو شتانە دەکەم دەوەش بزانم منیش هەموو کات ڕوو لەو شتانە دەکەم چی؟ ئەو تۆ چی دەڵێ ها؟ تۆ دەتەوە وەکو باوکمت لێبێ؟ من هەر خۆم وەکو باوکتم ها دەبیتە ڕامیسی بچووک پیاو دەکوژی خۆت بەسەر خەڵکی بەرز دەکەیتەوە یانی ئەوە ژیانی تۆیە ئەوە ژیانی ئێمەیە پرست کردووە بزانی دەمەوێ دەتەوێ نامەوێ ئازاد دوای سێ ڕۆژتر من دەچمە بەرزترین لووتکە جگە لەوێش بۆ وەستان هیچ شوێنێشترم نییە زۆریش هەیە ئازاد هەیە ئەوە تا هەیە دەبێ لای من بۆستی من ناوەستم ئەوە تۆی دەبێت لای من بۆستی چەکی شەڵ دەگرم یاسای خۆم دادەنێم دەچمە بەرزترین لووتکە دەبمە باوکی جیهان ئەو جیهانە سەراو ژێر دەکەم وە تۆش دەبێت ڕێک لە تەنیشتم بۆستی نامەوێ دەتەوێت وەکو هەنجوین دەتەوێت هەموو کەس لە بەرامبەرمان چاوی شۆر بێ پۆلیس مافیا دەوڵەمەندەکان دەتەوێت هەمویان تەفر دووناکەم تۆ دەتەوێت ڕێک من ئاوا بم دەتەوێت من ئاوا بتگیرم لەبەرەوە منت هەڵبژاردووە نەخێر بۆیە هەڵبژاردم تا لەو شوێنە پارکەوم هەستمەوە بۆیە هەڵبژاردم چووکە دەتوانم دەستم پیسکەم لەبەرەوە منە هۆم تۆ بۆیە هەڵبژاردم بیگرەوە پیسی دەکەم بیگرە ها پیسی دەکەم ها چکە دەوەرە سەر تۆ بەبەست ناوەتۆ بێ لە باڵە تێمەگە جۆش و خۆشم گرێ خواستی من یەک شتە و چاوەڕێیمە دەترسی وچکۆ دڵە ڕاوکێدا دەگرێ ئەگەر من ئاوا ببینی
ڕۆژانی کۆنم بیر دێتەوە. ڕۆژانی کۆن دەگەڕێنەوە ڕامیز. نازانم ئاخۆ ئەو ڕۆژانە دەگەڕێنەوە یان نا، بەڵام من دام ناوە بگەڕێمەوە. ئەلۆ نەجیب، من ئەوا دێم. کاکە چاوەڕێتین. ئەلۆ وتم باگەدارت بکەم، ئێمڕۆ لە شوێنەکەی من کۆ دەبینەوە. دەزانی بۆچی؟ بەڕاستی؟ باشە، کەوایە بە هیوای ماندوو نەبوونتە. چی بووە؟ شتێک ڕوودەدا؟ هیچ نییە. دوای 20 ساڵ ڕامیز قەرە ئەسکی دەبێتەوە سەرۆکی ڕێکخراوەکەیان. بەتەمای چی؟ هیچ. ڕۆژێکی گرنگە؟ خراپ. ئەی باشە عەلی لەکوێیە چەند ڕۆژێکە نایبینم؟ خۆی ئامادە دەکا لە ماڵەیە. ئازاد. من لێرەدا دەبەزم. نا بەرە فورکێ بچۆڕێمەوە. نا لێرە باشترە. باو هاوڕێیانە دەبینێن. ئاش بینەوە تەواو؟ نا لەبەر ئەوە من نییە. کەوای بۆچی؟ آخر ئەوە بە ئۆتۆمبیلەوە بچمە ئەوێ. ها ینی لەبەر ئەوەی چی بڵێم تەواو حەز دەکەی وەرە. نا تەواو ئێستا ئەوها ناوە ئۆتۆمبیلە بتبینن دڵان لوتی بڵند بووە، یەکسەر داوای کرێ لێ دەکەن. 1000 قسەی ناشرین و تانە لێ دەدەن، بەڵام بۆ حساب بۆ قسەی ئەوان بکەین دەی بڕۆ. مایکە بێگومە، بەڵام حەسودیمان پێ دەبن. شتێکت پێ بڵێم جار جار بە خۆشم حەسودی بە خۆمان دەبم. بۆستە پێش ڕۆیشتن چۆن دیارم؟ چۆن دیارم؟ زۆر قۆز دەرچووم وانە؟ لەوانەیە ئەو ئاوێنەیە ناشرنم کات دەنا من خۆم تۆ سەیری ئاوێنێکی هەڵەت کردووە. من ئاوێنەتم. چۆن دیاری؟ ئەو تۆ یا من مێشکم تێکچووە؟ تۆی. ئەگەر وابێ زۆر قۆز بوومە؟ دەزانین تۆ کچێکی زۆر عاقڵی؟ هەر قسێک دەکەی بە درێژایی ئەو ڕۆژە بیر لە قسەکە دەکەمەوە. بۆ تەفۆ؟ ئەوە بۆ 3 ڕۆژ ئازادم دەنجی نییە. قەت ئەو هەتیوە نیە ئاوا بێدەنگ بێ.
باشە هیچ خەمت نەبێ نیگەران مەبە کچە جوانەکەم دەی مامەجان ئۆتۆمبیل وا لە خوارەوە چاوەڕێتە پێویست ناکە پێم بڵێ مامە بڵێ خاڵۆ بەسە دەی خواحافیز کچم لە پێشان بەهێزترە من بۆ خۆم بە پێشی ناکەوم با بزانم ئێوە پێشی دەکەون بە بڕیارێکی بێفیزانەوە ڕامیسی برامان دێ و لە شوێنی سەرۆک دادەنیشێ وەک بڵێ خاڵۆ لە سەرەتاوە چاوەڕێ ئەمڕۆ بووەوانی ئەزەل وایە کاکعالی ماشەڵڵا تۆ شۆک بڵێ لە سەرەتاوە چاوەڕوانی ڕۆژەت دەکرد ئێمنیش باشم گوت ئەگەر هەیە لەوانە شەبەرکەی ئەو هەموو ئازارم گرتبێ بۆ گەیشتن بەم ڕۆبوو بێ من ئەو شتەم کرد کە لەسەرم بوو تۆ بە بەردەوامی لەسەر ڕێبازەکە بایتەوە پەیمانمان پەیمانە نەجیب دەست خۆش بەڵێ برادەرە من یەکەم جار کات بە ئەم شارە ئەم شارە وەکو ژنە دەوڵەمەندەکان وەکو ژنە جوانەکان بەرەو ڕوو هات لە من گەورەتر بوو لە من باشتر بوو بەڵام من ئەو پیاوە بووم کە ئەم شارەم لە مەچەکەوە گرت و چۆکم پێیدانا و چوومە سەر سینگی و داگیرم کرد بەڵام ئاوا نەبوو برادەرینە بە پێچەوانەوە من ئەو کاتێک کە لەو شارە دەستم بە ژیان کرد یەکسەر بوومە عاشقی ئەم شارە ئەو ژنە ئەو دڵبەرە ئەو ژنە هەزار ڕووە شۆخ و شەنگ و سوودبەخشە ڕۆژێک هەموومان نۆرە بە نۆرە ڕادەماڵێ و فرێمان دەدا نۆرەی من هات و فڕێدا من نۆرەی خۆم بەڕێکە هەر بۆیە من لێرە دانیشتومە و بە ئەزبوونەکەم یەک دوو قسە دەکەم بەڵام من لەگەڵ ئەو ژنە سەما ناکەم برادەرینە مەسەلەکە ئەوەیە کە ئێمە بۆ چۆک پێدادانی ئەم شارە ئەم ژنە پێویستمان بە قارەمانێکە بابێت و لەبتەنیش منەوە دانیشێت خاڵۆ پێشەوەی پیاوە قارەمانەکە نیشاندەی با من یەک دوو قسە بکەم ئادەی بیڵێ برادەرینە و پیاوە دەبێ پیاوێکی وا بێکە کۆنەکان و نوێیەکان ئاوا بەم شێوەیە یەک بخە قسەکەم ڕاستە؟ باو کەسە پیاوێک بێکە لە دەست پێکردنی خۆی دوودڵی نەکە ئێمە لێرەدا کارێک دەکەین برادەرینە با کەسێک هەڵبژێری لەو کارانێک کردومانە سڵ نەکاتەوە کاتێ بۆ کارێکی بەهێزتر ئامادەمان دەکا ئامانجی کارەکەمان لێ نەشەوێنێ و لە بیرمان نەباتەوە ئێمە پێویستمان بە کەسێکی وایە لە ناوهێنان نەترسێ ئێمە ئەمری لە سێدارەدان دەدەین چێ لێرە بێ ئەوەی بترسێ و شتە دەڵێ ئێمە دەمانەوەی درێژە بەو کارە گەورە بدەین کە کردومانە قەینا با لە دەرەوە ملپێت بەستین و بە پۆزەوە بسوڕێنەوە با بە خۆشمان بڵێن پیاوی کار بەڵام لێرە لە نێوان خۆماندا ئیتر ئامانجێکمان هەیە کە کاری بۆ دەکەین کێ هەم لە ئیزنی خاڵۆ دەردەچێ هەم ئەو کارە کە کردومانە گەورەی دەکا بۆ نمونە تۆ ئەزەل خۆت ئامادەی لەگەڵ تلیاک فرۆشەکانی سەر شەقام قسە بکەی ئەو شتە دەکەی ئەگەر ئێمە کاری خۆمان باشی بکەین ئەو تلیاک فرۆشە لە سەر شەقامە ناوەستەکە ئێمەی لێیە دەوەستێ براکەم دەوەستێ چونکە ئەو کارەی کە ئێمە کردومانە ئەوەیە بۆ نمونە تۆ
دەچێت لای کازاخستانیەکان سەرچاوە چەکهێنانیان لێ وەرگری بۆ ئەمە تۆ ئامادە شەڕ بکەی ئەجەل کاری ئێمە بەس چەکنی عەلی کاری ئێمە قومارە بەڵام من هەموو شتانم کردووە کە بەهۆیەوە پۆست لێ دەدام ئەگەر سەودا بە چەک نەکەی تۆ ئەوانە لە ڕێگادا ببینی دایان ناسیەوە ئەجەل هەموو سەرسەرێکی سەرشەقام دەیان ناسێت ئەوەتە کارەکە لێرەدایە برادەرینە ئیتر من ئەو سەرسەریەی سەرشەقامە خاڵ و جوان قسەم کرد وەک شاعیر ترسناکانە کاریگەریم هەبوو بەڵام من عاشق تەڕەماشی ئەستەمبۆڵ نیم کە شارەزای ئیستانبول بووم بۆ پیاوێکی سەرشەقامی وەکو من ئیستانبول زیاتر نییە بۆ بەڵێ من عاشقی کچێکم بەڵام ئەو کچە ئیستانبول نییە خاڵۆ من جوامێرێکی وەکو ئەزەلیش نیم من وەکو تۆش زۆرزان نیم پێشەوەی ئیستانبول بە عەرز دادەی تۆ چۆن بووی ئێستا منیش خاڵۆ ئەو سای تۆم وە سوێن بەخوا دەخۆم لە تەنیش تۆ دابنیشم و من ئەو شارە ئاوەتا هەر بژی گازگرت هەر بژی گازگرت برادەرینە بیر دەکەمەوە بابیرێکی لێ بکەمەوە دوای ئەوە هەندێ ڕاستپاردە لە بنەوە گوێبیستە بن بەڵام پێش وەخت با لەسەر شەرەفی ئەو ئیستانبولە جوانە بخۆینەوە ئادەی مەرحەبا ئیستانبول شانەکانی ئەو لەمە فراوانترەوانە ئەمە ئەزەل نییە تۆ چی من ئەیشان ئی ئەزەل بەڵێ ئەیشانی ئەزەل ئەوە دەموت فەرموو بەڵام خەریکی کار بووم ئێستامانە کۆ دەکەمەوە ببوورە فەرموو تۆ زۆر جوانی تۆ هەر زۆر لە حساب نایی بەڵام تۆش زۆر جوانی دەڵێ ئەو کچە بۆچی هاتووە لێم بۆیە مەراق تا بزانم ئەو کچە کێ شوێنی منی گرتوتەوە ببوورە من کێشەی شوێنگرتنەوە هیچ کەسێکم نییە ئوف ئەوەندە خراپ باسی منیان بۆ کردووی نا هیچ شتێکیان پێ نەوتوم یانی من تەنها دەزانم کە چیرۆکەکەتان بەباشی کۆتایی نەهاتووە ئەزەلت خۆش دەوێ بەم شێوە یەکەمێ حراجە ببوورە وامزین لە ناکاو پرسیم نا خۆ هیچ کێشەیەک نییە تۆ تەمەنە چەند ساڵە 25 دەخوێنی وانە وە بۆ دەرهێنانی ژیانت لەبار کار دەکەی من حەزم لە کارە ئەزەلت خۆش دەوێ تۆ لە کوێم شتانە دەزانی خێزانێکی بەهێز لە پشتۆدا نییە ئەوە چ پەیوەندێکی هەیە بەڵام بوویتە عاشقی سەرکار ئەو بە جوانترین ئۆتۆمبیل دەسوڕێتەوە لە خانووی ملیۆنان دۆلاری دادەنیشێ کەشخەو جوان بەهێز بەزانست لەگەڵ ئەو سەرکاری کە لە بازنەی گەردوون دەرچوو متمانەت بە چ شتێکی خۆت هەیە
تەواو ئەوەندە بەس بوو دەکرێت بچێ دەرەوە. تۆ ئەوەندە گەنجی کە ناوێرم شتێک بڵێم، بەڵام لە مۆدووە تێدەگەی کە من کەم دەزانی کە چیم بەسەر ئەزەل هێناوە دەحەپەسی؟ دەزانی لە هەموو زیاتر لە چی دەحەپەسی؟ دوای ئەو هەموو شتێک کە لێم کرد هێشتا منی هەر خۆش دەوێ. کار دەکەم ناچێ دەرێ. وەرە 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 سەیرێکی خۆتکە. کچە قوتابیەکی سادە دەموچاوی هەمووی بەقڕ وەک بڵێ یاری دەکا وەکو منداڵی کوڕێک. هەروەها سەیرێکی منیش بکە. شێوازی دەرکەوتنم، شێوازی وەستانم، شێوازی قسەکردنم. سەیری سوراوی لێوم بکە. ئەو سوراوە نرخی موچەی مانگانەکەی تۆیە. ئێجگە لەوە من 15 ساڵ ڕابردوم لەگەڵی هەیە. ئەو هەموو ساتە جوانترین مناڵی دنیا، عاشقێکی بێکۆتایی. ئەو پرسیارە لە خۆت بپرسە کە شایانی پرسینە بادا بۆ ئەوەی تۆ شوێنی من بگریتەوە. یەکۆ کارم پێ بڵێ بۆ ئەوی تۆی خۆش بوێ. عاشقی منە. لەپڕ بادە ئەزل تەنها هەوڵ دەدا من لە بیرکە بە بێچارەی هەوڵی لە بیرکردنم دەدا، بەڵام مەحاڵە. دەگری؟ ماگری تەنها وازی لێ بێنە. تۆ هەرگیز ناتوانین شەڕ لەسەر ئەو شتە بکەی کە لە نێوان من و ئەزەلدایە. واز بێنە لەبەر تۆ گوناهی. کاکایە تۆ لەکوێی؟ ئەوە گەیشتین گەورم. زۆر باشە پەیامەکە بگەێنە کە دەیگەینین گەورم دەیگەینین. ئێستا تۆ ئەو سەردەمە لە بیرە پێشەوەی بچمە بەندی خانە بازرگانی چەک لە دەستی خۆمان بوو. بەڵام عەلی تۆ قسە بکەی؟ بەڵام لە بەندی خانەدا ئێمە کەسێکی تر بووین. ئەرە چۆن کچێ سەرسامم کردن وانە سەیری ئاوێنە بکرد. پێشەوەی بچمە من کارە ساتم ها هەموو مواصفاتێکم تێدایە. عەلی ئازاد من ئەو هەموو ساڵە کۆششم کرد هەوڵمدا، بەڵام هەموو جارێکەنی نۆکانم دەدەهێنا بە هەڵە ڕامدەوەشان. دەموو چیم هەڵە بوو باشە چیم لە کەمترا. ئەمڕۆ تێگەیشتم تۆم لە قستان بوو. من لە تۆم کەم بوو ئازاد. عەلی چۆن بوو ها؟ نۆرەی تۆیە بیر لە قسەکانیم بکەیەوە. زاوای ڕاستەقینە؟ پێویستە قسەکەین عەلی. دوایی هیچ هەڵوەستنەوە من هاتوومەتە لای کاک ڕامیس.
کەنعام بەک سڵاو و پیرۆزبایی خۆی نردووە دەی خۆزگە بۆ خۆی بەهات بەیە لە ڕاستیدا منیش بۆ لێرم کاک عەلی کەنعام بەک ئەم شەو چاوەڕێی ئێوە دەکە کاک ڕامیس بە بۆنەی پیرۆزکردنی ئەو ڕێخستنە نوێیەوە دەیەوێ یاریەکی خۆمارتان لەگەڵ بکات بە چاوەڕێ ئەو دەکا چێ بەشداری یاریەکە بکە ئەوان عەلی جەماعەت کۆ بکەوە با لە شوێنەکەی من یەکتر ببینین دێ تۆ بمێنەوە ئازان تۆ بمێنەوە سڵاو هێشتا بەدە ناتۆ بەدەوام ئێ باش ئێستا دامیاو نییە ها باش باش بادا مفاجأة ناسکەکەیان تووڕە کردووە دیسان پێک دەدانی گەڕک کەوایە چێ یەکێ لە کچان ئەو شتە چێ کچان لە یەکتری دەیبەن و نایدەنەوە با بزانین ناوی ئەو کچە چییە ئەیشان لەگەڵ ئەیشان قسەت کرد هاتە ئێرە چی بێوتی باسی چی کرد لێ گەڕێ تاوانی تۆ نییە چی تاوانی من نییە هەمووی تاوانی منە تۆ هیچ تاوانێکت نەکردەوە بۆ هۆیەوەی گەرامی بادا ئەیشان چی بێوتی ئامێشی تێدای ڕاستیەکان ڕاستی چی خۆشە تۆ ناناسێت بەڵام تۆ دەناسێ باش دەزانێت تۆ چیت دەوێت ئەو شتانەی دەتەوێت لە مندانین ئەزەل من و تو ماوشتانم دەوێیان ئەشەم بە ناوی من و توێتی لەونت پرسی بادا من باوەڕم پێت کرد من وامزانی کە وازانی چی بە قسەی کەسێک باوەڕ کرد کە هەر ناشناسی ئەوەندەی منت ناسی و بادە تۆم لە نوێ ڕێگاتی هێشتۆ ها هیچم لێ کردووی بادا ها ئەزەل وەکوتم تاوانی تۆ نییە ئەیشانم بینی تەنها بە بینی لێ تێگەیشتی تۆ دەزانی ئەو چ شەیتانێکە ئەیشان بە نەرمی و شیرینی قسەی لەگەڵ کردی مێسکی داگیر کردی و مایەوە یەک قسەشت پێ ناکرێت سەری ناوچای مرۆڤ دەکات دەڵێ خۆشی دەوێم و عاشقمە دەڵێ ئەوەندە خۆشی دەوێم هەر بەرگە ناگرم سەیری بکەم دەچێتە ناخی مرۆڤەوە بە عاشقەوە دێتە ناخت بە ئاگرەوە دێتە ناخت دەڵێ چەند گەرمە چەندە جوانە گەورەیە لەبەر چاوت نەخێرە و گەورە نییە ژەهرە تێگەیشتی پێویستە لێی دوورکەویتەوە
نابێ ببینی و نابێ قسەی لەگەڵ بکەی و نابێ دەستی لێ دەی ئەگەر نا باوەڕی پێ دەکەی ئەگەر نا ئەوە باوەڕ دەکەی و ئەوە تا هەتایە بەندت دەکا بادە تاوانی تۆ نییە لە ناو ڕژاندنی هەموو نهێنیەکانت بۆ من لە پڕ خۆشویستنی من ویستت عاشق بی ویستت ئەو لەبیر بکەی تاوانی تۆ نییە وا مەڵێ منیش ویستم ئەزەل منیش ویستم باوەڕکەم بۆی دەبینە هاوسەری یەکتر وا مەڵێ بادە کە چوویتە دەرێ دەرگا لە دوای خۆت داخە ئەزەل بەخێراتی کاکە عەلی ئاوە چی دەکەی بچکۆڵ ئیمڕۆ شتێک فێر بووم کاک عەلی زارێ و دەمانچێت بێنە خوارێ اینجا قسە بکە مرۆڤ وا ئاسانترە بۆ خۆی نا بەڵکو کەسێکی تر خۆشەویستەکی بکوژە کاکە عەلی ئیمڕۆ ئەمە فێر بووم تەفۆ تەواو کوڕم کۆتایی هاتو تەواو ئیتر پاشان خۆشەویستی تاوان نییە خۆ من باوەڕ بەو ناکەم کاری خۆشەویستی لایەنی جوانی هەیە بەس لە ناخەوە بێ ئاگات دەکا کاتێ بە ئاگا دێیتەوە ئەوە تاوان نیەوە نییە ێکەوایە چی ویستم بیکوژم بەس بە قسە ناو بەڕاستی ویستم ئاوا مێشکی ویستم مێشکی بە پڕژێنم تۆش مرۆڤی کوڕم هەموو کەسێک ئەو هەستەی هەیە هەموو کەسێک وا هەستێکی هەیە بەڵام نایکا سەیری دەمی ئەزەلم کرد تا بڵێ بیکوژە هەموو کەس ناتوانێت خۆشەویستەکە بکوژێ کاک عەلی من بام دەم کوشت دەمزانی هەر بۆیە تەلەفۆنەکانتم هەڵ نەدەگرت ئێمە براین زۆر ئێمە کوڕی دڵڕەقین
ئێمە هیچ پۆخێک نین کاک عەلی من و تۆ وەک یەکین بەڵام مرۆڤ نین تەواو کوڕم تێگەیشتن بێزار بەڵام هەرچی هاتە سەر زمانت بە گۆڕی وەرمەکە لە ڕاستی داوای مرۆڤ نیە زەردوو بێشەرەفەکەی تۆیە ئەوە دڵم چەند مانگە لەگەڵ بێشەرەفە دەژین کاک عەلی هەرچێک بێ من تەنها ئەو چەند مانگە وەک مرۆڤ ژیاوم ئەوانی تر زبڵە هەمووی فرەدە نێوتەنەکەی زبڵەوە ئەوهاشی لێ مەکە ئێمە شەین هەموو شتەکان زبڵ نین کوڕم خاڵۆ توی هەڵبژارد جارێنان بەڵام بدی بایەتە فۆ بە شێوەیە قسەم کرد جەماعەت هەموو دەمیان بەش کردبەوە هەڵت دەبژێرێ چۆن وا دەڵێ نازانم بەڵام خاڵۆ بۆچی منی هەڵبژار کاک عەلی لە بەندیخانە و هەموو کەسە هەبوو وەک من بۆچی منی هەڵبژار خاڵۆ ها چونکە من خوشکی خۆم کوشت من قاتیلی خوشکەکەمم خاڵۆ هەڵت دەبژێرێ کەس پێی ناکرێ حەزل پێی ناکرێ بەڵام من و تۆ خۆشەویستەکانمان دەکوژین کاک عەلی خاڵۆ تۆ هەڵدەبژێرێ بەڵام لەبەرەوە نییە کە باش خۆت نیشاندا بۆ ئێوارەکان ئامبانجی کردوین پێویستە هەمومان بێکەوە بچین خاڵۆ ئەزەل من و تۆ یان لەگەڵ من وەرە یان لێرە بەو مێشکت بتەقێنە خوال لەگەڵ کاک عەلی دەرچم آخر چۆن دەرچم چۆن لە بیریکەم من چۆن چاک دەبمەوە من چیم کردووە ها لێرە دەرم بێنە چی دەڵێ دیکەم لێرە دەرم بێنە چاک دەبمەوە وانییە دەروەوانیە لەبیر دەچێتەوە لەبیر دەچێتەوە ئەرە تۆ لەکوێ کوڕم کارم هەیە کاکە عەلی کارم هەیە کوڕم مناڵی لە من تووڕە بووی بۆ تووڕە بم کاکە عەلی خۆ قەرزمە سەر تۆ نییە با ئیشان بڵێن فەرموو بەڕێزم ئەلو کەنان ئێوارە بۆ یاری بانجی کردوین هەر کەسە دنیایەکی جیاواز کاتی کات کوشتە کوڕم تۆ بینەوە پێویست دەکەم کاکە عەلی شتێکی هەڵەموت بۆچی تووڕە دەبی ئەو شتانەی لەوێ وتم هەڵە بوون بۆ خۆ کێشە ئەوەیە هەڵە نەبوو هەمووی ڕاست من ئەو پیاوانیم کە لە کۆبنەوە وەسفت کرد کاکە عەلی من نامەوێت ئەو شتانە بکەم کە تۆ بەتەمای بیان کەی من دەمەوێت هێزە بۆ شتێکی تر بەکاربێنم من و تۆ دەردمان جیاوازە مەبەستت چییە؟ مەبەستمەوەیە تۆ پێویست بە من نییە یعنی ئێستا نایە کەنعان چی دەبێت؟ خاڵۆم تێپەڕان بەڵام بە کوژەکانی مەمەد کوڕم دەرەی گەرە بە من بیر لەوە بکەمەوە کاکە عەلی ها
چاوەڕێی تۆمە کرد برەخۆ ناسمێستا سڵاو بسکۆڵینە خاڵۆ لە ژوورەیە؟ بەڵێ لەوەیە بەیەک دەمانچەوە هاتووم خاڵۆ دانیشە خوارزە دانیشە خوارزە دانیشە با ئاوا کەمێ قسە بکەین دێ باشە من باسی عشقە گەورەکەی سەلما هونەر و خاڵۆی گەورە ڕامیز قەرەیسکی هەتا ئێستا بۆ تۆ گێڕاوەتەوە یەکەم جار چۆتە لای خۆشەویستە بچووکەکەی دواتر نکۆڵی لە خۆشەویستی من کردووە لەبەر ئەوەی ڕێگاکە شێندە درێژە وەکو پێشبینیم دەکرد دوای 2 سەعات هاتی ئادەی وەرە هاتووی تا لێ بچەقی جارێکی دی بەلاشت تێ ناپەڕم هاتوومە بڵێم وەل بەو لە ژیانم بڕۆ دەرەوە کچۆڵەکە چۆنە کەمێ هاتەوە سەرخۆی هەر زۆر باشە باش شوێنی تۆی گرتەوە ئەزەل کچێکی ئازنز میگەڕەکێکت دۆزیوەتەوە منت لەبیر کرد جوان قسە بکە لەبارەی ئەو کچەی خۆشم دەوێ ئەوت خۆش دەوێ کەوایە بۆچی لێرەی بۆ ناچی خۆشەویستەکەت ڕازی بکەی بۆ هاتووی لێرە کات بە من دەکوژی خۆ دەزانێ ئێستا چۆن دەگری بۆچی لە لاینی چونکە تۆی دەرکرد دەنگت ببڕە 5 دقە قسەم لەگەڵی کرد جێی هێشتی ئەو جاردەی نزیک ببیتەوە تەنانەت کچێکی 3 ساڵیش جێی هێشتی ئەو جارش نایبێتە سەر زمانە دایشان لەوانەیە هێشتا کچ بێ وام لێ کردەوە هەلە لەدەست بدە لە سەرەتاوە ئەو دەویست وانە دانی پێیا بنێ تەنها ئەمە دەویست کەوایە بیکە بیکە ماچم کە گیانت ئازاردام ماچم کە ئەگەر تۆ ئەگەر ئەو جارە ماچکەم بڵێ ئەو ڕۆژە هەر بەدەستی خۆم دەکوژم دروست بن من لە چاوەکان تۆ دەدناسم لە چاوەکان تۆ بینیم ئاواتی خۆت بڵێ ناتوانانی ڕاستی بگۆڕی ڕاستی دەوێ ئەیشان ئەو جارە تۆ نا ئەو هەڵدەبژێرە ئەوەی تریش بۆ خۆت دەیزانی خوارزە دەزانم بەڵام ئێستا بۆ سێ شتانت بۆ باس کردم ئەمە نازانم خاڵۆ تۆ بە منت وت کە ئەو پیاوەی لە شەمەندە فەرەکە دابەزی من بووم ها ئەو های ئاوا ئەگەر ئاوا بی خوارزە دەبیە تونندڕە و
هەمیشە تووڕە دەبی ئەگەر ئاواش بی ئەتۆ چاوت بە کچی من ناکەوێتەوە. خاڵۆ ئەگەر وەکو من بی ئەگەر وەکو من بیت کچەکەم دەخەیتە ناو مەترسیەوە. ئەگەر وەکو من بیت نابێ یاری عاشقانە بکەی چونکە لە کۆتاییدا دڵی کچەکەی من دەشکێنی. ئەگەر وەکو من بیت دەبێ لە کچەکەم دوور کەویتەوە. دەڵێ یەکێ لەو دوانە خاڵۆ دەڵێ یان کچەکەم هەڵبژێرە یان کار. بەڵێ دەبێ بڕیارێک بدەی یانەوە تا گەنجایەتی من هەڵدەبژێری یانەوە تا کچەکەم هەڵبژێرە. باشە ئەگەر ئەو کات یەکێک ئەمەی بە تۆوتبە تۆ چی دەکرد خاڵۆ؟ بیان وتەیە هەڵبژێرە کامیانت هەڵدەبژار؟ عەلی ئەوەندەش بە یەکتر ناچینە. داوانین بێگومان وەکو یەک نین چونکە من کچی تۆم نەخستە مەترسیەوە تۆ خستت خاڵۆ. بەڵام ئێستا تۆ دەتەوێت کچەکەم بخەیتە مەترسیەوە وانییە؟ خاڵۆ ڕامیز لەسەر ئەو کچەی تۆ دیاریان داناوە تەنها لە بەرەوەی کچی تۆیە. ئەو کچە بۆی نەبوو یەک هەنگاو باوێتە سەر شەقام لە بەرەوەی کچی تۆ بوو. چەند ساڵ لە بەندیخانە پاڵکەوتی تۆ خاڵۆ؟ چەند ساڵ؟ خۆ تۆ نەتوانێت لە من باشتر کچەکەت بپارێزی. سنووری خۆت تێدە پەڕێنی خوارزە. گوێ لە قسەکەم بگرە خاڵۆ دەیەک جار گوێ لە قسەکەم بگرە. ئازاد ئێستاش لە مەترسیدایە لە بەرەوەی کچی تۆ تا ئێستاش لەو شوێنەیە کە تۆ دەتەوێت. من کچی خۆم دەپارێزم. من دەزانم چۆن کچی خۆم بپارێزم. باشە وا دانێ من ئەو کارەم جێهێش لەبەر کچەکەت ئەو کات چۆن بیپارێزم؟ من گازگیر عەلی بوومە. خاڵۆ حەقتە خاڵۆ چونکە تۆی داوای یارمەتیت لە کەس نەکرد هەرچیەکت ویستووە بردیت تۆ ڕۆیشتووی. بەڵام گەر من داوای یارمەتیت لێ بکەم بۆ خاتری ئازاد داوای دەکەم. بۆیە داوای دەکەم چونکە دوای تۆ دەتوانم بیپارێزم. گەر پێویستکە لە تۆ لە دوژمنەکانیشت لەوانەیە من هەبم و نەبم. کاتێ من داوای یارمەتی لە تۆ دەکەم خاڵۆ گەر پێویست بکە کە پێویست دەکا بۆ خاتری ئازاد بەرامبەر خوێنی خۆشم بێ داوای دەستت دەکەم. نەخێر نەخێر باوکە نەخێر. ئەوە چی ڕوودەدا؟ ئەوە تاو پیاوە دەستی هێنا ئەی ئەوە خواستی تۆ نەبوو ئازاد؟ ئەمە شتەنیە کە دەمانەوێ. من نامەوێ تۆ وەکو باوکم بی. ئەوە تۆ دەڵێی چی؟ قسەکانی ناو کۆبوونەوە هەمووی خراپ بوو هەمووی کاری پیس بوون. نامەوێ من عەلیە سەرسەریەکەم نەویستووە. من عەلیەکی دوور لەو شتانەم ویستووە. بزانە منەو پیاوم ناوێت کە لە کۆبوونەوە باست کرد. ئازاد من بە باوکم وت من پێم وتم بایەکێک لەو دووە هەڵبژێرێ وتی ئەم جۆرە پیاوانە هەڵ نابژێرن. منیش وتم بۆ خاتری من پێی بڵێ. من ئەو پیاوم ناوێ کە تۆقە لەگەڵ باوکم دەکا. نامەوێ. ئازاد ئەوە دوا شانسمە
دوادان فەتمە ئەوە دووەمین ژیانی منە با بیکەم کەوایە سێری ئاوێنەکە عەلی پێم وتی من ئاوێنەی تۆم کەوایە ئێستا سێری خۆتکە منە پیاوم خۆش ناوێ ڕۆیشت بەڵام دەگەڕێتەوە بەڵام دەگەڕێتەوە بۆ ئەوەی تۆقە لەگەڵ من بکە ئاوهای وانە؟ ئەرێ هەموو کەسێک ژیانی دووەمی خۆی وەکو دەرفەتێکی نوێ لە پێش خۆی دەبینی ئەیوانە؟ کەس پێش وەختە نایڵێ بەڵام بۆ دەستپێکردنی ژیانی دووەم یان دۆستەکان پشتیان لە تۆ دەکەن کەس باسی ئەوە ناکات ڕۆژێک لە ڕۆژان ڕاست و هەڵەی تێکەڵ کردووە هەر کەسە و ڕۆژێک لە ڕۆژان چووە بۆ لایە هەر کەسە و ڕۆژێک لە ڕۆژان لەبەر کردەوەکانی هێلانەکەی خۆی جێهێشتووە بادە ئەوەی تۆ وتت ڕاستە ویستم عاشقی تۆ بم تاوەکو ئەو لەبیر بکەم بەڵام گرنگەوەیە عاشق بوومە نەک بۆچی عاشق بوومە ئەوە تا لێرە عاشقتم بەس نییە بۆ من بەسە بەڵام بۆ تۆ بەس نییە گەیشتینە ئەو ساتەی دۆستەکان بێ خواحافیزی دەڕۆن چەکەکان دەدرێنە دەستی کەسە بێ تاوانەکان گەیشتینە ئەو ساتەی لەم جیهانەدا یاساکان بە پێچەوانەوە بە بێدەنگی ڕێک دەخرێن بەدەستێنانی چانسی دووەم کچەکەم واتە لە دەستدانی چانسی یەکەم لە ژیاندا کاتێ بە تەواوی بەدەستی دێنی واتە لە پڕ نوێ بوونەوە ژیانی دووەم کچەکەم من لە دەرەوە چاوەڕێ دەکەم سڵاو بۆ ئەوە پەیوەندیم کرد ئەگەر داواکان پەسەند کراون منیش ئامادەم دووەمین ژیان واتای ئەوەی نییە ژیانی یەکەم خیانەتی لێکردی بەڵکو مانای ئەوەیە خیانەتن لە ژیانی یەکەمدا کردووە پێویستە وەکو کچی ڕامیز قەرەیسکی بۆ خۆت بپارێزی چونکە لەو ڕۆژەوە تا ئێرە دووبارە هەموو شتێک گۆڕا کاتێکی باوکە بابڕۆی خاڵۆ یارمەتیم دە بابڕۆین خوارزە دەی ماڵاوا بچکۆ
خوال لەگەڵ ئازان. دەبەسە پەیوەندیت کرد داوای یارمەتیت کرد کەس یارمەتی نەدای مندا بەڵام مەرجێکی هەیە نابێ بگریت شێوەت تێک دەچێت تۆ ئافرین بۆ تۆ بە هەمان ماوە سێری کاغەزەکانی دەکات دواتر کە ڕووی سوڕان دواتە سەری سوورماوە یاری بچووکەکان بان قەس دەدۆڕێنێ واز دەوانە بێنە شەمەوە پێویست بەمانە ناکە هەست دەکەم من ئەمڕۆ زۆر بەبەختم من لەلاتم من دەتپارێزم دەی بڕۆ ویسکێک بێنە دەکرێت ویسکێکم پێ بدەیت با یارمەتیت بدەم وەک ڕم بە دەرکەوتی شێرەکەم بادە ڕۆیشت چی؟ چێ بەرگە ئێمە دەگرێت کوڕم ئەوەی بێخۆی لە دەست دەدا من تەواو خۆم دەکوژم خۆزگە پەیوەندی بکردایە ئەستەغفرڵڵا کاکە فەرمووی دەمانچەکە سەلامەت بی برادران تەلەفۆنیان کرد تکایان کرد پێویستە بچم بۆ شوێنێک هەی لەبەر برادران مرۆڤ کاتی ئەوەی نێخۆشی بکوژێ ئەوە چییە؟ سایزی چەندە؟ ڕێک بە قەدەر تۆیە پیرۆزە کاکە عەلی سپاس براکەم بەخێر هاتن بەڕێزان
وە دەرناکەون لەگەڵ من یاری دەکەن بەڵام لەژێر ڕووناکی دوا پێشهاتدا لەبەر خۆم دەموت کاتێوە هاتووە دەستێکی نوێ بکەمەوە و یاریەکی نوێ بکەم تا ئەمەش ببینم کە چێ لەگەڵ کاگرامیسە باش سیدکە لەبەر خۆمەوە وتم کاتی یاری نوێ و یاسا و ڕێسا و ئادابی نوێیە پێش وەخت جوان سیرکەن و ببینن چێ لەگەڵ چێیە دوایەوە ئاوەدا دەنیشن کاگرامیس منەوە نازانم بەڵام من لێرە هەموو کاتێک لە دژی تۆ یاسادا دەنێم ئامادەن یارێکە دەست پێ بکەین باشە لەسەر چی؟ ئەمە یەکەم یاریمانە دوای یاریشمان لەسەرەمە شتانە دەبێت کە خاوەنینە کەوایە بە هەمایە بکەین بۆ شتەی ئێستا دەست بەرداری دەبین با ئێستا لەسەر شتێک یاری بکەین کە لە پارە گرنگتر بێ لای ئێمە بۆ نمونە چی؟ ئەمە دایکم پەیدام تابی دەماوە کچێ بە تەما بووم زەماوەندی لەگەڵ بکەم کاتی خۆی بۆ تۆڵە هەڵم گرت بوو بەڵام ئێستا بۆ من بمانای ئومێدە پێم دەڵێ پێشێستا خێزانێک و لە داهاتوش خێزانێکت دەبێت پیاو بەم شتانە دەبورێتەوە 100,000 یەکدانی سەر مێز با بەڕاستی دروستی یاریەکەمان بکەین چی لە مەنگوستی لێ ژەنگاویە بکەین کاتە عومەر لە سەربازی بوو من و ئەیشان لەو قوماخانەی کارمان دەکرد یەکەم یاریمان بەم پولە کرد کلیلی دەرگای دۆزەخی منە ئەمە ئەم چەقۆیە لە باب و باپیرانمەوە بۆ ماوەتەوە بەڵام چیرۆکەکەی پێویستە لە کەسێکی ترەوە ببیستن دەڵێن کە پێش چەند ساڵێک مناڵێکی تەمەن 12 ساڵان چووە بۆ فڕنی نان بکڕێ دوو سەرسەری هەوڵیان داوە نانەکەی لە دەست دەربێنن ئەویش بەم چەقۆیە هەردووکیانی پەل کردووە لاشە یەکێکیانی لەوێ ڕاخستووە چیرۆکەکە وا دەگەڕنەوە بەڵام ئەسڵەکەی چۆنە کەس نایزانێت تۆ شتێکت نییە لە پارە گرنگتر بێداینێتە سەر مێزەکە؟ زۆر گوناحی ئەم مەنگوستی لێ بۆ تۆ شوو مازە هەر کاتێ سەیری ئەم مەنگوستی لێ بکەیت دەیبینی کە چۆن دنیا لە ژێر پێتدا دەخلیسکە ئەمن باش تێدەگەم لەو شتێک تۆ هەستی پێ دەکەی نووسراوە کەنعان و سەلما 1970 تا کۆتایی خاڵۆ هەموو شتێکی بۆت باز نەکردووە ئەی دەزانی ئەمە بوو من مانای چییە؟ هیچ کاتێک خێزانێکم نەبوو و هیچ کاتێک خێزانم نابێ یارەکە دەست پێ بکەین؟
ناتوانین یەکتر ببەزێنین. چاوەڕوانی چی دەکەن؟ کە لەسەر ئەو مێزە هەستای کەنعان خەمت نەبێ یەکتر دەبەزێنین. لەسەر مێزە یەکتر دەبەزێنین، نیگەران مەبە. بەمە دەمابەزێنی جەنگیز. ئیتر ناتوانێ ئەو کەسانی لێرە دانیشتون بیان کرد بیان فرۆشی. بەم باڵایە ناڕەسەنە چۆن ئێمە دەبەزێنی؟ بیستومە کە چاودێرەکەی خاڵۆ گۆڕاوە. بۆ نایە پەیوەندی بە ئێمەوە بکەی؟ منش بیستومە کە بە پشتگاندنی پیاوانی تر تۆ بەرز بوویتەوە. نۆرەی چێیە؟ کەنعان؟ ئەیشانی خۆشەویست دەڵە کاتی پشواتوە بۆ ئەو ڕێزە گەورەیە کە خۆی نیشانی دا و هاوبەشی منی کرد تایارە. مەحاڵە دڵی بشکێنم بە ڕەخسەتە. ئەیشان باش دەڕۆین وانە؟ بارودۆخەکەمان لەگەڵ کەنعان هێنایەوە سەرخۆوانە؟ شەهانەین. کەوایە باشە با لە ماستەڕای گرین. باس یەدەڕۆی تێدا نەکەین وانە؟ دەزانی جەنگیز ڕاست و چەپی من ئاشکرا نییە. دەستخۆش. دێ کاکە ئەوان دەدۆڕێن. من دەست بە ئاو دەگەێنم. شەرمی چاوەڕێمە سمۆرە. ئەرێ تۆ لە قسەتە ناگەی؟ کەی تەلەفۆنت بۆ کەنعان کرد؟ هەرکە من ڕۆیشتم وانە؟ بەڵێ. چیت پێوت؟ گوتت بمبە؟ گوتت لەو پیاوە دەبورم کە خوشەکەمی کوشت؟ وتم بەڵام بە شێوازێکی جوانتر. تۆ چەند مرۆڤێکی ئەیشان هیچ لە بکوژی بەهار ناکەیتەوە؟ هەروە بە ئاسانی لە ئەو پیاوە دەبی؟ زۆر. لەبەر تۆ پەیوەندیم بەو کرد ئەزەل. لەبەر تۆ چوومە لای. لەبەر تۆ دەستی دەگرم. لەبەر تۆ لەگەڵی بۆ ئەم لەولا دەچم. لەبەر تۆ ئەو ماچ دەکەم. بۆ خاتری تۆ ئەو یاریە دەکەم. بۆ خاتری تۆ دەچمە ناو جێگای. ئەزەل من بۆ خاتری تۆ لەگەڵ قاتیلی خوشکەکەم دەبم. یاریە؟ ئەمەش یاری منە. تەنها بۆ تۆ. ئەوەندە بەسە منت خۆش بووێ. ئەوەندە بەسە بمگەڕێنیەوە ئەزەل.